کاک خالید عزیزی وتەبێژی حزبی دموکراتی کوردستان بەخێر بێ بۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا. زۆر سپاس لە خزمەتتاندا. خالید باسی ئەومە بکە مەبەستان لەم سەردانە بۆ ئەمریکا چییە؟ ئەم مەبەستە سێشتی تێدا بوو. یەکەم کۆبوونەوە لەگەڵ ئەندامان و کۆمیتەکانی حزبی دموکراتی کوردستان لە ئەمریکا، دووهەم دانانی دوو سمینار، یەک بە فارسی بۆ ئێرانیەکانی ئەمریکا کە ڕۆژی 26 مانگ بەڕێوەچوو، ئەوی تریان سمینارێکی کوردی بۆ کوردەکانی دانیشتووی ئەمریکا کە ڕۆژی 27 مانگ بەڕێوەچوو. سێهەمیش مەبەست ئەوە بوو لەگەڵ کاربەدەستانی ئەمریکا بە تایبەت وەزارەتی خارجە دیدار بکەین کە ئێمە چاوپێکەوتنێکمان بە کاربەدەستانی وەزارەتی خارجە لە بەشی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و مربوط بە ئێران پێکێنا. باشە هەڵوێستیان بەرامبەر بە کەمینەکانی ناو ئێران بەگشتی و کەمینەی کوردی لە ئێران بە تایبەتی چی بوو؟ ئەمە پێمان وایە هەموو گرفتێکی سیاسی دموکراتی کە پەیوەندی بە ئینسان و بە کۆمەلگا و بە باشترکردنی کۆمەلگا و باشترکردنی مافی مرۆڤ هەیە هەر لە ڕێگای دیالۆگەوە دەبێت. بەڵێ کا خالید لەسەرتا باسیەوەت کرد کە چەند سمینارێکتان ساز کردووە بۆ فارسەکان و بۆ کوردەکان لە ئەمریکا. دەکرێت باسیەوە بکەی خاڵە سەرچەکانی ئەو سمینارە چی بوون؟ ئێمە وەک حیزب لەگەڵ زۆر شوێن کە پێشوش هەمان بۆ بەردەوام ئیدامە هەیە، بەشێک پەیوەندی لەگەڵ ئێنجیۆکانە، بەشێکی لەگەڵ دەوڵەتەکان. بەڵام کاک حەیدەر باشترین پەیوەندی کە دەتوانێت خزمەت بە بەرژەوەندی خەڵکی کوردستانی ئێران بکە ئەوەیە کە حیزبەکان هەموو بەیەکەوە لە دەرێ کۆدەنجێکیان هەبێ و بەیەکەوە بن بە سەفیری مەوزوعی کوردستانی ئێران. ئەوە باشترین ڕێگا چارەیە. گرفتەکە بەوە هەل نابێ هەر حیزبە بۆ خۆی بچێ دەرگایان بکاتەوە و ئەوە شێوەیەکی باش نییە لە ناساندنی قەزری کوردستانی ئێران. کا خەڵید بەر لەوەی کۆتایی بەم وتوبێژە بینین چ پێشنیارێکت بۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا هەیە؟ بۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا کە لە ماوەی 16 ساڵی ڕابردوو من بۆ خۆم زۆر پەیوەندیم لەگەڵیان هەبوو، زۆر جار زەحمەتی وان چشا و وتوبێژیان لەگەڵ کردومە و زۆر مەیدانەکانی جۆراوجۆری ئەدەبی، هونەری، سیاسی، کۆمەڵگای ژنان، لاوان دێنە سەر ڕوو تا ئێستا باشیان کار کردو و هیوادارم لە داهاتووشدا باشتر کار بکەن. تەنیا پێشنیارێکم ئەوەیە ئەگەر بکرێ و بگونجێ، نازام چەندە لە ماوە مەودا و دەسەڵاتی ئێوەدا هەیە، بەشی کوردی دەنجی ئەمریکا لە داهاتوودا تەلەڤیزیۆنی هەبێ، چون هەروەکی بیسەری کورد زۆرە، دڵنیام بینەری کوردیشی زۆر دەبێ. جێی خۆیەتی بڵام بە بۆنەی پڕکردنەوەی 16 ساڵەی دەنجی ئەمریکا پیرۆزباییتان لێ دەکەم و کاری باشتان کردو و هیوادارم دەیان 16 ساڵی دیکە تەمەنی هەبێ و کورد لەو ئیمکانە کەڵک وەربگرێ. خالید عزیزی وتەبێژی حزبی دموکراتی کوردستانی ئێران زۆر زۆر سپاس دەکەین. منی زۆر زۆر سپاسیەوە دەکەم کە ئەو دەرفەتەتان بۆ من گونجاند. خۆش بیاخە.